بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی گەرمی ئێوەتان پێشکەش. ئیمڕۆ جومعە 30 گوڵانی 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 20 مەی 2022 زاینی وێڕای هاوڕێیانی هاوکارم لە ڕێگای بەرنامەی ڕاوێژ بە شێوەی ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. هەروەک ئاگادارن لەم حوتوی دواییدا بە هۆی گرانی و چوونە سەرەوەی قیمەتی هەندێک لە پێداویستیەکانی خەڵک ناڕەزایەتی و خۆپیشاندانێکی بەرین لە زۆربەی شار و شارۆچکەکانی ئێران بەڕێوە چوو. دیارە هەروەکو عادەتی هەمیشەیی کۆماری ئیسلامی لە باتی چارەسەرکردنی وەزعیەتی ژیان و گوزەرانی خەڵک جارێکی تر دەستی دایە سەرکوت و سەرکوبی خۆپیشاندەران و تعدادێکی زۆری کوشت و تعدادێکی بریندار و تعدادێکی ئەزویا زۆریشی ڕەوانەی بەندیخانەکان کرد. ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت بزانین هۆکاری ئەم خۆپیشاندانە چی بوو و تایبەتمەندیەکانی ئەم دەورەیە لە ناڕەزایەتی بەرامبەر بە کۆماری ئیسلامی چین. بۆ ئەم مەبەستە داوامان لە هاوڕێ محەممەدی خاکی هەڵسوڕاوی سیاسی و ڕۆژنامەوان کرد کە بێت و لەم بەرنامە بەشدار بێت تاکو و پێکەوە بتوانین ئەم تەوەرە ئەم باسە هەڵی سنگێنین و لێکی بدەینەوە. دیارە پێشەوەی بچینە سوراغی کاک محەممەد جارێکی تەروە بیرتان دەهێنمەوە کە ئێوەی ئازیزی ژەتوانن بەشداری ئەم باسە بن لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتی واتساپ بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64. کاک محەممەد زۆر سپاس کە قبوڵی زەحمەتت کرد. بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. زۆر سپاسەکەم کاکۆگیان، زۆر مەمنون داوەتەکەتان. سڵاوم هەیە بۆ بینەر و بیسەرانی بەڕێزی بەرنامەکەتان و هەروە هاوڕێیانی هاوکارتان. زۆر سپاس کاک محەممەد، من ویستم زۆر پێشێکی پێنەدەم و زوو بێمە لای خزمەت جەنابتان و باسێ بکەین لەم خۆپیشاندان و ناڕەزایەتیانە. بەڕای ئێوە هۆکاری چی بوو و تایبەتمەندیەکانی ئەم دەورەیە لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان چ؟ هۆکارەکانی تێکڵاوێکە مەجموعەیەکەوەوانە، لەباری اقتصادیۆ هەیە، لەباری سنفیۆ هەیە، باری کۆمەڵایەتی هەیە و حتا باری ژینگە و شانەکە پێش هاتووە. لە هەر شوێنێکە مەسەلەیەک گرنگی زیاتری بووە. دیارە بە گرانی دەسی پێکرد، بە مەسەلەی گرانی و بەمەی کە بە ئیسلاحان گوتیان ئێمە جەراحی اقتصادی ئەەکەین. قیمەتەکان زۆر چوونە سەرەوە بۆ بەشێکی زۆری خەڵک ئیمکانی نییە بتوانن ژیانیان تەنانەت ئەو ژیانی سەختیش کە بوویان بنە پێشێوانە. بەڵام ئەو جۆری کارزمکردن تەنها مەسەلەی خاست و داواکاری و قیمەت و ئەوانە نییە، لە ئەساسا شتەیەکی سیاسیە، شتەیەکی کۆمەڵایەتیە، کەڵەکە بووی شارهایەکی جۆرا و جۆرە کە لە 43 ساڵە کۆماری ئیسلامی بەسەر خەڵکا هێنایەتی. خەڵکێکە ئازادی نییە، کەرامەتی ئینسانیەکەی مەحفوظ نییە، خەڵکێکە زوڵمی لێکرێ، ڕۆژنامەکان ئازاد نین، حیزبەکان ئازاد نین، هەموو لەژێر هەموو زەخت و زۆرێکان ڕادەی بێکاری لەسەرەوەی گرانی هەیە، ئەم ژینگە و کەم ئاوی و کەم برقی و یعنی وەختی تۆ تماشاکەی ئەگەر لەگەڵ خەڵک ساکە یا تماشای ڕۆژنامەکانەکەی کە بدانی مشکلاتی خەڵک چیە، یەک لە دە مەسەلەن دەدانە ئەسڵ مشکلی ئەسڵیان چییە، لە هەر شوێنێک شتهایەکی مشترکیان هەیە، وەکو مەسەلەی بێکاری و گرانی و نەبوونی ئازادی و تەبعیز و سیستەم و هەڵاواردن لە دژی خەڵکی کورد، لە دژی کەمایەتیە مەسەبی و سیاسیەکان، لە دژی ژنان، لە دژی بەهاییەکان وانە هەموو ئەمانەی گەیانە شوێنێک وەکو چۆن ئاو ئەقڵێ وردە ئەگاتە دەرەجەیە خەڵک ناتوانن تحمڵی بکەن.
یعنی بەڕایەتێک شتێکیان نییە ئیتر لە دەستی بن ئەو بەشە خەڵکە پیان وایە لەوە خراپتریش نابێتەوەوانە وە ئاڵوگۆڕێکی یەکجار زۆریش کراوە لە مەسەلەن دای بنێنە چەند ساڵ پێش لەوە وەختێک تەزاهوراتەکە هەموڕێی ئێمە لەکوێیە یا مافی ئێمە لەکوێیە بۆ ئەوە لەوە گەیشتن بەوە کە ئێستا ئەساسەن هەرێکیانە کۆماری ئیسلامی نەبێنی هەرێکیانە سیستمێکی سیاسی تر بێتە سەرکار کە مافیان پارێزراو بێ کەرامەتیان پارێزراو بێەوەوانە ئەوە بە کورتیەتوانمەوە بڵێم لەسەر تایبەتمەندیەکانیشی تایبەتمەندیەکانی وەیە لەو 15 ئوستانە کە بووە ئەساسەن ئوستانهایەکی حاشیەیی ترن بەنسبەتی ئەگەر دای بنێت تارانێت تەبرێزێک مەشهەدێک ئەو شارە گەورانە وەکو ناوەند و مەرکەز و ئەوانە بێت لە شارهایەکی چکۆلن ڕەنگە زۆر یەک لە بینەران و بیسەرانی ئێوە بە منی شۆ من بۆ خۆم ناوی ئەو شارانەم نەبیست بوو ئەسم نەمەزانی شارێکی وا لە ئێرانە هەیە وەختێکە بینی لە شارێکی چکۆلانی نا کە سیستمی ئیطلاعاتی ڕژیم هەموو کەسێکە ناسێ خەڵک یەکە ناسن دەبێت ڕادەیەکی فشاری یەکجار زۆر هاتووێتە سەر خەڵک کە بتوانن ئەو کارانە بکەنەوەوانە یەکێ لە تایبەتمەندیەکان ئەوەیە کە لە مەناطقی دوورتر لە هێنا یەکێکی ئەوەیە خەڵکەکە خەڵکێکی تێکڵاوە معلیمی تایە کرێکاری تایە بازنشستەی تایە ئەوانەی کە بێکارن ئەوانەی کە ناتوانن بۆ دەوا و دەرمان و ئەو جۆرە شتانە دەستڕەسییان پینیەوەوانە لە شوێنهایەکەی مەسلەی ئەم تەپوتۆز و ئاوشتە بێ ئاویە گەیشتووەتە ڕادەیەکتر سلامەتیان تەنها مەسلەی نان نییە مەسلەی سلامەتیشیان کەوتووەتە خەتەر و ئەوانەوە یەکێک لە تایبەتمەندیەکەی ئەو تەنەووع و ڕەنگین کەمان بە هێزا کۆڵەکە زەڕینەیە کە لە هەموو تێپێکی تایە یەکێکی هێشتا بە دەرەجاتێک ئەوەی کە ئەبینرێ گەنجی زیاترە و پیاوی زیاترە یعنی لەسەر خیابان ئێمە هێشتا شاهدی ئەو دەرەجە لە حزوری ژنان تیانی لە بەشی حمایەتا هەیە بەڵام ئەوەی کە فیلمەکان هاتووەتە دەرەوە ئەوانە یا گزارشەکان هاتووەتە دەرەوە یەکێک لە تایبەتیەکان ئەوەیە کە دەوڵەت زۆر خۆی ئامادە کردبوو هەروەکو ئاگدارن حەومان پێش لەوە جەلسەیەکی مەحرەمانەی ئەم حەفدە سازمانی جاسووسیەی ئیطلاعاتی ئێران بووە کە خۆیان ئامادە کردووە یعنی حەومانە ئەوان ئەیانزانی خەریکە شتێکی وا پێش دێ حەومان بۆ تیار کردبووەوانە دەوڵەت ئامادەتر بووە خەڵک نەترسترن یعنی ئەو زەخت و زۆر و سەرکو بوو ئەوانە یەکێکی نفرەتێکی زۆرە لە کۆماری ئیسلامی دیارە مەسەلەن نەبوونی مەسەن گرانی ماکارۆنیان گرانی نان و مریشک و ئەو جۆرەشتانە کە زۆر کەس بۆ شتێکی لۆکسەری مریشک و ماسی بەڵام هیچ کەسێ داوای ئەوانەی نەکرد یا ئەوە نەبیرا بێژێ وەڵا نان هەرزان بکەیتەوە یا ماکارۆنی مەسەن هەرزان بێتەوە هەرچەند خاستەکەیانە بە تەوری واقعی بەڵام لە خامنەی یۆگرتیانە لە سیستمی وڵایەتی فەقی یۆگرتیانە کولی سیستمەکەیان هەرت نییە یەکێکەوە نفرەتێکی زۆر بەرابەر بە ئاخوند و مەلاک دەکەن حتا لە شوارەکانیانە تانک تووب فشفشە ئاخوند باید گۆم دەشێت ئەوەی تایە سەدری هینەکەی گرتووە یەکێکیش تایبەتمەندەکانەوەیە کە ئیتر وەکو جاران ئەلبەتە بەرەبەرە وای لێ هات ئیسلاح تەڵەبانی حکوومەتی هیچ دەورێکیان تیان نییە و یەکێ لە شتەکانی تریش ئەوەیە لەم شرایەتە دفاعکردن لە حکوومەت تەنانەت بۆ ئەوانەی لایەنگری حکوومەتن ئاسان نییە نەتەنها ئەو ئاسان نییە حتا سکوتکردن ئاسان نییە یعنی ئێستا خەڵک داواکەن لە وەرزشکار لە هونەرمەند لە هونەرپیشە لە موزیسیەن لە هەموو ئەوانە تو نابێ بێدەنگ بی نە حمایەتیان لێ بکەین حمایەتیان لێ بکەن مەسەلەی شەرمەزاریە و ڕسوابوونە بەڵام لەژێر ئێوە ناتوانن بێدەنگ بن لە مەقابڵی ئەمانە کولە نەگەر کۆتاییکەمەوەوانە وەزعەکە خەریکە باشتر ئەڕوات ئەچێتە پێشێ هەمبەستەگیەک هەیە هەرچەند دەوڵەت ئینتەرنێت وانەی کامڵەن کۆنترۆل کردووە بەڵام خاستە مشتەرەکەکان دەیرا و لەوێ ئەبینی ڕەهبەرانێکی عەمەڵی هەیە لەم مەناتقا لە تەریقی سوشیال میدیا و پێکۆ ئێرتباطیان هەیە
و مەقبوڵێتێکی گشتی هەیە، یعنی حتا ئەو کەسانەی کە لە کۆبوونەوەکە یا لە ئەترازاتە بەشداری ناکەن هاودڵن لەگەڵی ئەگەر ناتوانن بچن و گرنگتر لە هەمووشیان ئەوەیە ئەم جارە خەریکە ئاعترازاتی کرێکاریش دێتە پاڵی، یعنی مەسەرەن ئەمەی شرکەتی واحدی تاران یعنی لەیرە و لەوێ مەسەرەن ئێمە بەجیاهی فەلاکانمان بوو لە ئەسپەهان هی بازنشستەمان بوو ئەوەی کەپیان ئەوەی ماڵباختە ئەوانەی کە ماڵنیشتەکانیان پیا چووە هی مەسلەی ژینگە بووەوانە، بەڵام یەک شت بەوە تەواویەکەم لە شوێنهایەکەیە وەکو خوزستان بە دەلیلی ڕادەی مشکلاتێکە لەوێ هەیە ئەتوانی بڵێ یەکێک لە معترسترین بوستانها یا ئەو خەڵکانەیە کە ئێستا عەلەی ئێران عەلەی حکومەتی ئیسلامی. کاک محەممەد باسی وت کرد کە ئەم ناڕزایەتێ کولی ساختاری نظام و نەتیجەی 43 ساڵ دەسەڵاتداریەتی کۆماری ئیسلامی بە هەموو ئەو ستەم و زڵمانەکە لە کۆمەڵگە بە ستەم لەسەر ژنان لەسەر مەسایلی میلی ئەو ستەمانەی کە بە تایبەت ئیشارەت بەوە کرد کە ئەم ناڕزایەتیانە لە دوستانە مەحروم و شارە مەحرومەکانن کە تایە ئەو مەسەلەش تایە بەرجەسێ مەسەلەن لە ئەهوازە لە سیستان و بەلوچستانە ئەمانە، بەڵام تعدادێک ئێستا لە لێکۆڵەرەوە یا ئەوانەی کە خۆیان بە ساحەب نەزەرە زانن لە بواری سیاسیە ئەیانەیە ئەمە ناو بنێن شۆڕشی برسیەکان، ئەمە بە عقاریەوە بە قەول شۆڕشی ئینقلابە گۆرەسنەها بیبەنە ئەو بوارەوە لە حاڵەکە تۆ باس لەوە کرد کە ئەمە نەتیجەی 43 ساڵ حاکمیەتی کۆماری ئیسلامیە، ئەمە خۆپیشاندان بۆ هەرزانکردنی ماکارۆنیە بۆ هەرزانکردنی ئەو ئەقلامە تەنیا ئەوە نییە ئەگەر چی برسێتی کێشەیەکی سەرەکی خەڵکە هۆکاری ئەمە چییە بۆ ئەیانەوێت بە زۆر ئەمە ناو بنێن ئینقلابی گۆرەسنەها یا شۆڕشی برسیەکە؟ من پێم وایە ئەوە لێکدانەوەیەکی ناقسە ناڕاستە، دیارە خەڵکێکی زۆر خودی ئاماری ڕژیمێژێ 70% خەڵکی ئێران لەژێر خەتی فەقرن و فەقری مطلق ئێژن زیاتر لە 50%. فەقری مطلق یعنی تۆ نەتوانی ئیتر قسە لە سفرە نییە، سفرە نەماوە، مەسەلەن وەختێک ماسی و گۆشت و ئەو جۆرەشتانە بێتە شتێکی لۆکسری، وەختێ نان گرانە بێت، وەختێ نان ماکارۆنی گرانە بێ، دیارە ئەمە شتایەکی واقعیە یا بنزین لە کتوپڕا قیمەتی ئەچێتە سەر. بەڵام بەوە بێژی ئەمە شۆڕشی برسیەکانە دیارە خەڵکی هەژار و فەقیری تایە، ئەمە واقعیەتێکە هەموو شتەکان بۆ نیشانەدا وەختێ خەڵکێکە ئەچێ کولیەی خۆی ئەفرۆشێت، تەنانەت من شتێک بخۆندەوە شتی زۆر حەساستر کە خۆی نامێنێت، مەسەڵەن یەک ئاگایی بڵاو بووە تۆ ئەخیرەن قەلبی ئەفرۆشێ کابرا کە ناتوانێت ژن و مناڵەکەی بەخێوکات لێ برسێ خەبەرنەگارەکەی جمهوری ئیسلامی تۆ قەلب ئەفرۆشی نامێنی ژیاخ ناتوانم تێریان بکەم. ئەمە واقعیەتێک، ئەمە تراژدی 43 ساڵ حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانە، یعنی خەڵک وانێ بکەین ناچاری بکەین کە کولیەی خۆی بفرۆشێت. بەڵام تەقلیلی ئەمە یا بەئێسڵا کۆکردنەوەی ئەوە لە شۆڕشی برسیەکانە وان نییە. ئەو جۆرەی کە عەرزم کردی فەلای ئەسفەهانی تیا بووە، وەکیلی تایە، خەبەرنگاری تایە، هینی مافی مرۆڤی تایە، کرێکاری تایە، زەحمەتکێشی تایە، خەڵکی عەرەبی تایە، خەڵکی شوێنەکانی تری تایە، بەختیاری تایە، بلوچی تایە. مەحدودکردنەوەی بەوە هەرێکیانە ئاگاهانەیە بە باوەڕی من لەلایەن هەر کەسێک کۆبێ کە بێژن تەبەقەی متەوەسط مەسەلەن وای دابنێن کە هەر خەریکە کەم و کەم و کەمترە بێتەوە شارەکە زیاتر بەوانش منتەقلە بێت. ئێستا ئەوانە زۆر فەقیرن و 70% ئەویش لە ژێر فشارایە ناتوانێت ئەو سەدەی زندگی ڕابگرێت، بێژێ ئەمانە شۆڕشی برسیەکانن، تۆ برسینی تۆ مەچۆ، یعنی مەحدودی کاتۆ بەوەوانە مەسلەی خاستی سنفی، مەسلەی گرانی قەتعەن مەسلەیە، بەڵام مەسلەی ئستبداد، مەسلەی سەرکوب، مەسلەی نەبوونی ئازادیەکان، مەسلەی تێکدانی ژینگە، مەسلەی ئەم هەموو فەسادە نجومیە کە ئێوە تۆجێ فەرمونون مەسەلەن لە سەرانەی ئاخوند لە سەرانەی دوکتور لە ئێران زیاترە، یعنی بۆ هەر لە
مەلایەک ئاخوندێک یەک و نزیکی دوو ئاخوند یەک دکتور هەیە وەختێک ئێمە قسە لە 9 ملیۆن تەلەبە و مەلاکەین لە ئێرانە یعنی جەمعیەتی ئێرانەکە 85 ملیۆن ئەکەی تۆ 9 ملیۆن مەلاک بۆ چییە؟ ئەم هەموو نەهادە مەسەبیەت بۆ چییە؟ ئەتراز بەوەیە ئاعتراز بە دەخاڵەتی ڕەهای کۆماری ئیسلامی لە هەموو بوارێکایە نایڵێ جوان نایڵێ ژن نایڵێ ئازادی نایڵێ فیلم هەر الان مثلەن ئەم ئاعترازی ئەو وەرزشکارە سنەیە غەفوری خێرا عەکسەکەیان لا بردووە کاپیتانی تیمەکەیە لایان بردووە بە ماسیەوە قسەیەکەکەی تەنانەت کەسێکی وەکو ئەو کە ڕەنگە بە ملیۆن خەڵک بیناسن و حمایەتی لێ بکەن وانە هەرکمە بڵێن ئەوەی کە هەرێکی بێژە هی برسیەکانە بە باوەڕی من خوێندنەوەیکی هەڵەیە ئەگەر شتێکی لە پشت نەبێ مەجموعەیەکە ئەم مەجموعە ئەبێ ببینی و مەسەلەن خاستی منتەقەی خوزستان لەگەڵ خاستی کوردستان یا لەگەڵ خاستی تاران جیاوازی هەیە بەڵام ئەو شتە مشترەکانە سەرکۆت زەبروزەنگ تەبعیز بێحقوقی دزی فەساد ئەو اختلافە تەبەقاتیە نجومیە هەر بەوە تەواوی بکەم هەر ماوەیەک پێش لەوە ئەم قالیباف کە ڕئیسی مەجلیسە ئەچێ گزارشەکان بوو ئەچێ لە باشترین شوێنی تورکیا ئیستانبول دوو ماڵە سێنێ 18 چەمەدان سۆغات ئێرێت و بۆ مناڵێک لە دایک نەبووە هەر لەو شارە مناڵێک کودەکانی کار بێ ئێسڵا ئەو مناڵان بێ سەرپەرستانە یا مناڵێک کە تۆ بیفرۆشیت یا کەسێک کولیەی بفرۆشێت لەبەرەوە مناڵەکەی تێرکات ئەمە چۆن بە شۆڕشی برسیەکان تۆزی هەدرێت تەنها یعنی ئەم اختلافە تەبەقاتیە نجومیە و ئەم بێحقوقیە و ئەم مەسئولیت قبول نەکردنە ئەم هەمووە هەیە هەرێژن قبولی کرد ئەوان بە حەق اعترازیان هەیە بە تەرۆریزمی جمهوری ئیسلامی دەڵێ ئەو خەرجە بۆ خەرجی ئێراناکەی بۆ خەرجی حیزب اللهەکەی بۆ خەرجی هەشتی شابیەکەی بۆچی ئەچی بۆ یەمەن ئەو تەرۆریزمە چییە ئەو سەرکوبەت چییە هەموو ئەمانە تۆ لە بەرچاو نەگری و تەنها بڵێ ماکارۆنی گران بووە و ئەو کەسانەی کە هاتن تەظاهوراتەکەن اعتراز بە نان و ماکارۆنیەکەن بە نەزەری من خوێندنەوەیکی هەڵەیە هەموو حەقی خۆی پێ نادا بۆ ناڕەداردن بەڵێ بەس لەوە کرد کە هەندێک نەهادی ئەمنیەتی ئاینی و ئەمانە کە ئەو بودجەی کە کۆماری ئیسلامی سەرفی ئەوانەیەکە بیری شتێکم کەوتەوانەیە کە گوایە نەهادێکی شەیە گوایە نییە وایە هەیە بەناوی ئەوەی کە دۆزینەوەی مانگ لە مانگی ڕەمەزان و ینی لە توولی ساڵ 12 مانگ ئەمانە بێکارن کارمەندیان هەیە و بودجەیەکی کەلانیش ئێژگار کەلان بۆ ئەو نەهادە مەسرفە بێکە بە پێ و ئامارانەی کە ئەو کات باسییان لێکرد گوایەتوانی چەندین مەراکزی بێهداشتی و ئامۆزشی بۆ بودجێ تەئمینکەی ئیدامەکاریەکەشی بەڵام دایان ناو مەسەڵەن لە مانگی ڕەمەزانە حلولی مانگی ڕەمەزان یا ئەوەی دۆزینەوەی لە ڕۆژی جێژنی ئاینی ڕەمەزانە تەنیا بۆ یەک دوو جار لە ساڵە یەک نەهادی گەورەی وەسیعیان دروست کردەوە و کارمەندێکی ئەجگار زۆری و هەزینێکی ئەجگار زۆری تیاسەر بێت هەر بە قەولی خۆشت ئەوە قاڵیباس چوو لە تورکیەوە هەموو هەدیە هێناوە بەڵام لە ناو سەر شەقامەکانی تاران مناڵ لە ناو سەتڵی ئەژغاڵە ئاگەڕێن بۆی کەسکی خۆیان تێرکەن ئەمانە هەمووی ڕق و تووڕەیی و بێزاریەکی ئێژگار زۆری ئەمە جگە لەو هەزینانەی کە هەموو عمومی خەڵک ئەزانن لە خارج لە ئێران و لە داخلی ئێران لە خزمەت جەرایاناتی ئیسلامی و سیاسی یا لە خزمەت نەهادی ئاینیەکانە مصرفە کاک محەممەد پێش لەوەی ئەم ناڕەزایەتیانە دەست پێ بکە ئاگادار بووی کە ئاعترازات و خۆپیشاندانی مامۆسایان بووی هینی کرێکاران بووی پەرەساران بازنشستەکان بە قەولی خۆ بسە باست کرد ماڵ باختەکان ئەمە لە توولی ماوەیەکی زۆر نزیکیش نا پێش زۆر دوور نا پێش خۆ پیشاندانەکان بوو کۆمەڵێکی زۆر لە مامۆستایان و لە هەڵسوڕاوانی کرێکاریە شا لە زیندانن ئەم خۆ پیشاندانە بە بڕوای تۆ عقاری سیاسی نییە لە درێژەی ئەو ناڕەزایەتی و مانگرتانەشان نییە 100% من ئەرزم کردی ئەمە کەڵەکە بووی 43 ساڵ 44 ساڵ وردەوردە حاکمیەتی کۆماری ئیسلامی ئێرانە و ئەمە
بەسڵات دیوارێکی چین نییە لە بینی ئەترازی مەسەلەن بڵێن فەلاکانی ئەسپەهان یا کرێکارانی حەبتەبە یا خەڵکی کوردستان شتایەکی مشترکە ئەوەڵەن شتایەکە حەل نەبووە خەڵک هەموو جارێک دێن لیان ئەگرن لیان ئەکوژن بەڵام خاستەکە حەل نابێت کۆماری ئیسلامی یەک شت ئەزانێت فقط سەرکوب فقط کوشتن خۆ ئەگەر ئەو خەڵکە داوای ژیانێکەکە کەرامەتێکی ئینسانیەکە ئەوە تەمین ناکات سوورەتی مەسەلەکە لابات مەسەلەکە حەل ناکات ئەگەر مەسەلە و ئاعترازی پێشتر بە بنزین کرد دەوە بنزینی هیچ کە گران کرد ئێستا دێ نان گرانەکات دێ ماکارۆنی گرانەکە گۆشت گرانەکە باشە ئەوە ئەبێتە باعثی سوئی تەغذیەیەکی یەکجار گەورە بۆ ژنێکە دوودیانە حاملەیە بۆ کەسێکە نەخۆشە بۆ مناڵێکە نەسری داهاتووە ئەگەر نتوانێت میوەی تازە بخوا ئەگەر نتوانێت گۆشت بخوا ئەگەر نتوانێت ئەو شتانەی کە ڤیتامینی تایە پێویستە بیخوا داهاتووی ئەو وڵاتە نەتەنها ئەمڕۆ داهاتووشی کەوتووەتە خەتەرەوەوانە ئەوەیە من پێم وایە هەموو ئەو خەباتە بە نەوعێک ئەگەر حتا مستەقیمیش نەبێ ڕاستەوخۆ نەبێ غێری مستەقیم ناڕاستەوخۆ پەیوەندیان هەیە پێکەوەوانە مەسەلەن دای بنین مەسەلەی ژینگە الان ئەم بەم شێوەی کە چون ئەو مافیای سپای پاسداران لە پشتی ئەو سەدسازیە غێری علمیانە بووانە چون ئەم ڕژیمە بە ئەساسی جەهل بە ئەساسی دشمنی کوێر لەگەڵ علم و زانست ئەیاتە دەست مەلایەک کە هیچ تەخەسوسێکی نییە بەڵام مەسەلەن هەرو شتێککە ئێوە فەرمووتان مەسەلەی ما نزیکەی نیو قەرن پێشەوە بەشەر توانێتی بچێتە سەر ما ئێوە لەباری علمیەوە من لە علم هیچ نازانم بەڵام خوێندومەتەوە ئەو چیکە بە تۆری مشخص بزێت ئەتوانی بۆ 10-15 ساڵی ئایندەش نیشانی بدەیت زیاتر لە چه دقیقەیەکە لە چه شوێنێکی دنیا مام تۆ ئەیبینیت پاشە تۆ ئەو خەڵکە بۆ دامەزرێنی بۆ ئەوە هینێک و چێت ماشایی هینکە لە سوورەتێکە هەزار ڕێگاتوایت بۆ 15 ساڵ 20 ساڵی ئایندەش بیبینیت ئەو هەموو هەزینە بۆ سەرفی ئەو هەموو مەلا و 9 ملیۆن مەلاکەی بۆ ئەو هەموو تەبلیغاتاکەی بۆ ئەو هەموو جەهل و خرافاکەیەوانە ئەو هەزینەی مەسەلەن الان سپای پاسداران دەڵێن تشکیلاتەکەی بووەتە حدودی 1 ملیۆن نەفەر 1 ملیۆن نەفەر بوجێ 1 ملیۆن نەفەر بۆ هەموو دزیانەوە ئەگەر بتکردایەتە بیمارستان ئەگەر بتکردایەتە مەدرسە ئەگەر بتکردایەتە جادە کە نەبێتە کوشتارگا بۆ خەڵک ئایا خەڵک ئێترازیان ناکرد بۆ دلیلە منەڵێ هەموو ئەم خەباتە بە نوعێک پێکەوە گرێدراوە ئەگەر من نەخۆشم مەسەلەن ئەوە کۆرۆنا هات ئەمە نەیانهێشت واکسن بێ نەیانهێشت عالمەکان قسەی نەهایی قسەی ئاخر بیکەن قسەی ئاخر مەلایەکەی کات قسەی ئاخر خامنەیی ئەیکات ئەخۆ تۆ هیچ نازانی تۆ تەخەسوسی هیچت نییە تۆ بۆ نایاڵی چوار دکتۆر تەخەسوسەکەی ئەوەیە بێ قسە بکات وەکو هەموو دنیا لەسەر هەموو شتێک تۆ متەخەسیسی نایاڵی هیچ کەسێک قسە بکات هەرێک بە شێوەی ئیسلامی بیکەی علم ئیسلامی غیر ئیسلامیەکەی چییە جا منزورمەوەی ئەمانە ڕەبتی هەیە بەیەکەوە وەختێ ئەم خەباتە ئەم خاستانە حەل نەبوو ئەم دەورەش بتوانێت سەرکوب بیکە 3 مانگ 4 مانگی تر سەر هەڵاتەوە چۆن خۆ خاستەکەت حەل نەکردە تۆ فقط سەرکوبت کردە تۆ ئەدێکت کوشتە ئەدێکت قسکوتە زیندان ئەدێ هەڕەشەشت لە ئەدێ کردووە مەسەلەکە حەل نەبووە نانەکە نییە ئاوەکە نییە گۆشتەکە نییە دەرمانەکە نییە دکتۆرەکە نییە کەرامەتەکە نییە چەندێکی تر بکوژرێت چەندێکی تر لە زیندان بێ ئەتۆ مەسەلەن لە ساڵی 67 ڕئیسی تۆ قەسابێک بوویەوە ئانە ئێستا تۆ هاتی وەکو دکتۆر جەڕاحی بکەیت تۆ 7,000 کەست لە چەند ڕۆژە ئێدام کردە جزء ئەو گوری مەرگە بووی تۆ ئاخرین کەسێکی کە قسەی جەڕاحیکەی ئەمە قەسابقانە نییە ئەیرا کارێکی علمیە منزورمەوەی ئەم خەبات و مبارزە پێکەوە ڕەبتیان هەیە بۆ بە شێوەیەکیش خەباتێکی سیاسیە وەختێکاڵێن خەباتی سیاسیانی خواست و متاڵەباتی زیاتر لە خواست متاڵەباتی اقتصادیە بەدەرێت باسل لە کەرامەتی ئینسانی کرد لە وڵاتە وەزیەتی جادۆبان ئاوایە وەزیەتی ژنان ئاوایە وەزیەتی معلیم ئاوایە معلیم لەسەر شەقام بۆ دەربڕی ناڕەزایەتی ئەهانەت پێکرێ ئەدرێتە بەرشە کوتەکاریەکرێ بەس ناکرێت فەقە بڵێ هۆکارەکەی گرانبوونی دوودانە قەڵەم مەوادی غەزاییەوە بە هەرزانکردن یا بەجێبەجێکردنی ئامارەکانی خودی حکوومەتی ئیسلامی ببوورە هەر ئامارەکە تۆ
لە ئێرانە احتیاجش بوو پێش لەوەی ئەمان بێ لەکار دەورەی شاش خۆشانی شەریف نەبوو دەورەی شاش مشکلات بوو بۆیە ئەو انقلابە کراوەوانە بەڵام تعدادی نە فەحشا بە ئامار نە ئێعتیاد نە نەخۆشیهای نەفسی و ڕەوانی نە هەژاری و فەقیری هیچ نە ئێعدام نە زندانی سیاسی نە شکنجە نە تێرۆریزم بە هیچ جۆرێک بەم ئەندازە نەبوو ئەم هەمووی لە مەقیاسێکی سەرترۆیان کردە و هەموو ئەمانش مەسلەی سیاسی هەموو ئەمانە ئەم مەسەلە سیاسی ئەسڵ مەسلەی نان مەسلەی گرانی نان مەسلەیەکی سیاسیە مەسلەیەکی سەرفی نییە ئەم خۆ ناچێ هەزینەی ئەو گرانیە لە تەبلیغاتی سەدا و سیما بێرێکە سەراسەر درۆیە خۆ لەوێ وەری ناگرێت لە هەزینەی مەلاکە لە بوجێ عەزیمی مەلاکان وەرناگرێت لە بەیتی خامنەیی وەرناگرێت لە هەزینەی سپا و ئەرتەش و نظامی وەرناگرێت درست هاتووە بەشی هەژاری خەڵکەکە بێنەقاقای ئەوی گرتووە نانی ئەو گرانەکات یعنی ئەساسەن ئەمە هەموو ئەو شتانەی لە کۆماری ئیسلامیانان پێشدێ بە نەوعە یا سیاسیە یا بە سیاسی تەوزیع هەدرێت تەنها بە حتا مەسلەی ژینگە مەسلەی کەم ئاوی مەسلەی جادە مەسلەی هەر شتێکەوە باسیەکەن حتا مەسلەی کۆرۆنا سیاسی بوو چون ئەم نەهات هەرێکی بوو بێژێ و ئێمە بە ئیسلام واکسنی ئیسلامیمان هەیە واکسن ئیسلامی غیر ئیسلامیکە چییە؟ بەڵێ لەناو فەیسبوک کامنتێک دانراوە کە حەمەنووسێتی شارە مەسەبیەکانی گوڵپایەگان و دەستفود و عەلی گودەرس کە بە قەولێک مرکزی لایەنگرانی نظام بووە ئێستا ئەوانش بوونەتە مرکزی ناڕەزایەتی و خۆپیشاندان لە دژی کۆماری ئیسلامی ینی ئەوەی کە لە قسەکانی تۆ هات تەنانەت دۆستەکانی نظامیش ناتوانن ئێستا ئەو بکەن دفاعکەن لە ئەو وەزیەتەی کە خەڵک بۆی پێش هاتووەمان ئەو شاری گوڵپایەکانە نمونەیەکی زۆر چاکە ئەو شارە ئایەتوڵڵا خیزە یعنی 5 دانە ئایەتوڵڵای مهمی ئێران لەو شارەوە هاتن اتفاقا هەر لەو شارە ئەو یەکێک لەو شارانەی کە تانک توپ فشفشە ئاکوون بڕۆ بۆمشێ لەوێ بووە ئەوە مانایەکی سمبۆلیکیشی هەیە لە شارێک ئەو هەموو ئایەتوڵڵای تەولید کردووە دیارە عالمی تۆلید نەکردە بەو معنا ناسرااو ببێ دانشمەندێکی فیزیک یا ریاضی نەکرد ئایەتوڵڵای مەلایکی تۆلید کردووە بەڵام لەو شارە ئەو شتە ئاڵێ کاک محەممەد لە شاری سەقزەوە پرسیارێک هاتووە سڵاو ئیبرازی لەتفی کردەوە بەنسبەت جەنابتان و بۆ بەرنامەکە زۆر سپاسیەکەین ئەڵێ کاک ئاکۆ زۆر پێویستە لەم شەرایەتە زیاتر بەرنامەی زیندوو هەبێت و لە پەیوەندی لەگەڵ خەڵکا بن و ڕاوبۆچوونی خەڵکیش وەرگرن هەوڵە دەین زۆر باشە زۆر سپاس ئەڵێ پرسیارێک پێتان وایە ئەم جارش وەک ساڵی 1970 96 و98 هەروە دێت و دەڕوات ئەم خۆپیشاندانە وەک مەبەستی دەی مانگی 96 و ئابان مانگی 98 و هەروە ئەو جەریانی انتخاباتی کۆماری ئیسلامی لە ساڵی 1970 بینەرێک لە شاری سەقزەوە ئەم پرسیاری کردووە سڵاوم هەیە بۆی بۆ بینەرێک بەڕێزە زۆر زۆر مشکلە کاکۆ پیشبینی بکرێت لە مەسایلی ئاواکە دقیق بەرەوکوێەوە بە زۆر شت بەستەگی هەیە مثلا تەناسوبی قوا هینی خەڵک و هی دەوڵەت چەندێک ئەمە بڵاو بێتەوە وەسیعتر بێ چەندێک بڕوا بۆ شارە گەورەکان وە چەندێک ڕژیم ناتەوان بێ لە ئەگەر مەسەلەن کەم بێ دەتوانێت سەرکوتی بکات مەسەلەن دای بنێن شرکەتی واحد اعتصابیان کردووە دەچێ 700 دانە ماشینی سوپای پاسداران یا شوێنەکانی تر هەبا هەڕەشە لە ڕانندەکانەکە قەولها بە خەڵکدایان بمەرزێنێ ئەیان بە بەڵام ئەگەر دە شار وای کرد ئیمکانی نییە بتوانێت ئەو کارە بکات یەکێک لە تەزمینی ئەم مۆفەقیەتی ئەم شتانە ئیدامەکاریەکەیەتی لە مەقیاسێکی وەسیعترە لەو شارانەی کە ئەتوانێت سەرنوێژسازیش بێت مەسەلەن شاری گەورە دایبرین تاران تەبرێز شیراز مەشهەد ئەو شوێنانەی کرماشان هەموو ئەوانە بەستگی بە زۆر عامڵ هەیە بەڵام یەک شت هەیە ئەگەر ئێوە تماشاکەن پێشتر هەر 10 ساڵ جارێک ئەم شتە ڕوویەدا دوایی بووە هەر 2-3 ساڵ جارێک
ئێستا ئێمە لە ساڵێکە تقریبان هەرتاوا نابێت لەلایەک هینەکە حفتەیە لەلایەک بچێتە مەشهد لەلایەک و مەسەلەن ئەم شارە سەرکوبکە 1500 کیلومتر ئەو لاتر شارێکی تر ئەیکا ئەمە حتا ئەم خەڵکە بە خاستەکانی خۆیان نەکەن درێژەی ئەبێ بەڵام ئایا هەرم جارە ئەتوانێت تەسفیە حەساوکە لەگەڵ حکوومەتە ئەمە پێشبینیەکەی ئەسڵ عەمەڵی نییە ئاسان نییە بەدەلیل یەک دلیلیش هەیە ئەم ئیطلاعات و داتای ئاوا کۆنتڕۆڵ کردووە ئینترنێت خاوە کاتەوە خەڵک هەڕەشەیان لێکە ئەو جۆرەی کە پێویستە فیلم و شتەکان نایە هەر کەسێک قساکە ئەیگرێ ئەیخاتە زیندان هەموو ئەوانە بەڵام من پێم وایە هەتا کونێ خەڵک بە خاستەکانی خۆیان نەگەن و یەک لە خاستی ئەسلی خەڵکیش لاچوونی ئەم حکوومەتەیە ئەم حکوومەتە یەکێ لە خراپترین بە هەموو ئستانداردەکانی جیهانی یەکێ لە گەندەڵترین لە خراپترین لە فاسدترین لە هەموو ئەو شتە خراپانە لە ئەعدامە لە ئەعتیادە لە فەسادە لە ناشەفافی سیاسی و اقتصادیە لە هەموو شتێکی خراپە ڕوتبەی ئەوەڵە لە شتە چاکەکانیشە هەمووی لەو ئاخرەوەیە هەر هەمووی لەو ئاخرانەوەیە یعنی مەسەلەن گەدای بنێن 200 چەند وڵاتەیە لە دنیا لە هیچ شتێکا مەسەلەن لە 150 کەمتر نییە لە خراپەکە بەڵام لە چاکیە حتا مەسەلەن ئێوە تماشاکەن هەر ئێعدام چین زیاتر ئێعدامەکە بەڵام 85 ملیۆن بە 1 ملیارد و نیو مقایسەکە بە پێی دەرسەد ئێعدام لە ئێرانە زیاترە مناڵ ڕاگرێت هەتا ئەگاتە سنی 18 ساڵ دوای ئەعدامیەکات لە هیچ شوێنێکی دنیاەوە هەیە ئەوەیە تا خەڵک بەم خاستانیان نەگەن دەسەڵ ناکرن دەورەی شای وا بوو وڵاتانی تریژ وا بوو وەختی ئێعتراز ئەکرێ مەسەلەکە حەل نەبێ دەبێت ئەم مەسەلە جواوی سەرکوت نییە جواوی زیندان نییە جواوی برسیترکردن نییە ڕادەی تەحمڵی خەڵک حەدێکی هەیە ئەم ڕادە گوزەراوە لەگەڵ هەر کەسێک قساکەی ئێژێ من نازانم سبحاچی لێ دێت حتا ئەگەر بتوانێت نان و گۆشتەکەی تەهیەکە نائومیدە لە داهاتووی مناڵەکەی نائومیدە لەوەی کە ئایندەیەکی بێ نائومیدە لەوە کە بڕک و ئاوی بێ وەی من پێم وایە تا گەیشتن بە خاستی خۆیان درێژەی دەبێت کاک محەممەد بینەرێک خۆی بە ناڵەشکێنە ناساندووە ئەڵێ بەناوی ناڵەشکێنە ئەڵێ کوردستان بۆ پێوەستانە بەم ناڕەزایەتیانە پرسیارەکەی ئەوی شەر ئیبرازی محەبەتی کردەوە زۆر سپاسیەکەین ئاواڵێڵێ شارەکانی کوردستان لە خۆپیشاندانەکانی پێشووتر دەست پێش خەر بوون ئەم ڕایە کەم ڕەنگترە هۆکاری چییە ترس و تۆقاندنی ڕژیمە یا خەڵکی کوردستان خۆی نایەوێت جارێکە بەو ئەوەی من ئەتوانم جواب بە شتە بمەوەوانە پیچیدەیە ئەم قەز ئاڵۆزە یعنی یەک جواوی نییە وەختێک بەشێکی زۆری خەڵکی ئێران ئەکسی خومێنیان لە مانگادی خەڵکی کوردستان ئەکسەریەتەکەی ڕێی بە جمهوری ئیسلامی نەدا وە 43 ساڵ وەکو شانازیە بۆیان کە لە دژی ئەو ڕژیمە بوو و خەباتێکی وێندا بە قوربانی زۆر بە زەجر و بە زیندان و دەیان هزار پێشمەرگە و گریلا و زیندانی سیاسی و کۆڵێک خەباتکاری شارەکان و ئەوانە هەڵەگەڕێتەوە بۆ لێکدانەوەی ئەو ڕەهبەرانی عەمەڵی ئەو کەسانەی کە لە شارەکانە ئەبینن یەک شت هەیە ئەگەر تارانە فەرزەن لەسەر کتێبێک مەسەلەن لەسەر کارێک ساڵێک بن بە کەسێک لە کوردستانە 10 ساڵی پێ ئەگەر لەوێ 10 ساڵی پێ بن لێرە ئەدامیەکەن یعنی مەسەلەکە ئەوەیە کە ئەمان دێن هەڵیە سەنگێنن چ وەختێک مناسب بێ من مطمئنم لەوە خەڵکی کورد کۆتایی ناکات بەڵام خۆ تەنها کوردستانیش نییە تارانیش نییە شیرازیش نییە ئەسفەهانیش نییە تەبرێزیش بۆ جۆرە نییەوەوانە ئەمە میکانیزمێکی دەرونی هەیە شتێکی ئێرادەگرایانە نییە کە من مەسەلەن نەمنێنەوەی من کەسێک نینوانە بەڵام حزبێکی سیاسی یا کەسێک داوا لە خەڵکا بێتە خیابان
ئەو خەڵکەی کە خۆیان ئەبێت تشخیصی بدەن کە ئایا وەختێتی بێن، ئەگەر ناوەخت بێت زەرەرێکی لێەکەن، ئەگەر درەنگیش بێت دیسانۆ زەرەرێکی تری لێەکەن. چ وەختێک مناسبە بە نەزەری من هەڵەگەڕێتەوە؟ خەڵکی کوردستان خەڵکێکی تێگەیشت و پێگەیشتووە، 43 ساڵ تەجروبەی خەباتی هەیە، خەباتی تەجروبەی پارچەکانی تری هەیە، بەخۆشیەوە ئاحزابی سیاسی وەکو کۆمەڵی هەیەوانە نەتیجەتەن لە موقعی خۆیان ئەو وەزیفەی ئەو شتەی لە سەرشانیانە ئەنجامیان. ئاسانترە بۆی کە فەراخانێک بدەی خەڵکی کوردستان، چونکە بە قەولی خۆتەڵی تەحەزب یافتەیە وەک گوێ لە حیزبەکانی شانەگرن، هەر بۆیە ئاسانترە ڕێخستن و سازماندانی لەلایەن هێزە سیاسیەکانەوە. کاک باسی هێزە سیاسەکانمان کرد لە کوردستان، بەعام لەم خۆپیشاندانە لایەنە سیاسیەکان بەتایبەت چەپەکان نەخشان کەم ڕەنگە ئەسڵ نییە. هۆکارەکەی بۆ چییە؟ بۆ هیچ لایەنێکی سیاسی بەتایبەتی چەپ کە بەشێک لە دەغدەغەی چەپەکانیش نانە ئاسوودەی و خۆشبەختیە بۆ کۆمەڵانی خەڵک، بۆ ئالەم شەرایەتە سەختی ئەقتصادی و برسێتی و لە مۆزیێتە کە ئێستا خەڵگێتی بۆ زیاترە بێ گەرایش پیاکەن بەلای لایەنە چەپەکان، بەڵام ڕۆڵیان کەمە یا هەر نییە. هۆکاری چییە؟ من یەک دلیلی ئەسلی خودی کۆماری ئیسلامیە بە دلیلی ئەو سەرکوتە بێوێنەی کە کردی، یعنی ئەو بە هەزاران کەسی لێ ئەدام کردن، هەر کەسێک بڵێ من هەواداری فلان تەنها چەپیش نە، حزب ملیەکان لە مجاهدین و بیگرێت لە حزب ئیسلامیەکان لە سەڵتەنەت تەڵەبەکانەوە، یعنی میزانی سەرکوتێکە جمهوری ئیسلامی کردوویەتی، میزانی بێڕەحمیە کە بوویەتی ئەوانە و سەرکوتێکە هەیە. ئەمە دلیلی ئەسڵیە بە نەزەری من کە نەیهێشتا حیزبەکان بەو شێوەیە هەیە کە کارکەن، بڕێکی گرتن، بڕێکی کوشتن و بڕێکیشی پەراوازەی وڵاتەکانی تر بوون وەکو پەرابەر و ئەوانە. من یەک شت ئەبینم، چەپێکی حیزبی و چەپێکی کۆمەڵایەتی. ئەو چەپە کۆمەڵایەتیە زۆر فعالە لەناو کۆمەڵگا، ئەوەی باسی بەرابەری ژن و پیاوەکات، ئەوەی باسی ژینگاکات، ئەوەی باسی مناڵپارێز و لە حقوقی حیوانات لە مافی ئاژەڵ و حیوان دفاعەکە، لە مناڵ دفاعەکە، لە پیر دفاعەکە، ئەوەی کە بۆ کرێکار و بۆ زەحمەتکێش و بۆ هەموو ئەو نەهادە مەدەنیانە، ئەوەی کارێکێتی فەرهەنگێکی پێشۆکێ، ئەوانە فعالن، ئەو بەشێکی ئەساسی لەو جومبشە. بە دەلایلی ئەوان لەناو حیزبەکانی هێشتا، ئەوش دلیلەکەی زۆر ڕۆشنە، ئەو میزانە ئیستبداد و سەرکوب و ئەوانە ئەگەر وەزعەکە جۆرێک بێ، من لەو باوەڕام هەموو حیزبانە لە قەوارەیەکی ترە خۆیان نیشانەدەن. بەڵام چەپە حیزبیەکە ئەمە بە دلیلی ئینشعاباتێکە بووە، بە دلیلی دووری لە وڵات بۆ 43-4 ساڵ، بە دلیلی دابران لە کۆمەلگا، ئەوە زۆر مهمە کە بزانێت ئەساسەن مەسایلەکان چیەوە بە مۆقع جواوی پێباتەوە. ئەمن پێم وایە کاری خۆی کردووە، زۆری زەحمەت کێشاوە، زۆریش قوربانی داوەوانە، ئەوەی لە دەستی ئاهات کردیەتی، بەڵام ئەوە بە معنای ئەوە نییە ناتوانێت زیاتری بکات. ئەگەر خۆی بە مەسائلێکی حاشیەیی و بە نەزەری من کە کێشەی ئەسڵی کۆمەڵگانیە بەوانەوە خەریک و سەرقاڵ نەکا، ئەو کۆمەڵگا و حل و مەسائل و مشکلاتی ئەو خەڵکە هێنی بێ ئەتوانێت زیاتر بێت. بەڵام لەوەی شا بەخۆشی و کوردستان تەفاوەتێکی لەگەڵ دێنە سەر ئەوە بە ناوبڕێک وەرگرین و دێنە سەر ئەو بەشەش. با اعدام گل و قتل چکاور نمیتونی بترسونی کسی رو، قناری عمریه از توی زندون میخونه نغمه آزادگی رو، رجز میخونی از مرگ و مجازات،
تموم ترس تزینه ببینی که پروانه نمونده توی پیله. به ترس از من اون پروانه هستم، به ترس از من که آزادی صدامه، به ترس از من شب ترسوی بزدل که خونه اون قناری تو رگامه. به ترس از من اون پروانه هستم، به ترس از من که آزادی صدامه، به ترس از من شب ترسوی بزدل که جای خون اراده تو رگامه. به ترس از من، به ترس از من دیگه چیزی ندارم که ببازم. به ترس از من، به ترس از من میخوام با جرأتم رویا بسازم. دیگه آب از سر دریا گذشته، دیگه چیزی ندارم که ببازم. دیگه وقتش رسیده تا ببینی میخوام با جرأتم رویا بسازم. میخوام مردم بشم، قانون بپوشم، لباس رعیت و از تن درارم. میخوام تو خاک تاریخ سیامون نهال روشنایی رو بکارم. به ترس از من اون پروانه هستم، به ترس از من که آزادی صدامه، به ترس از من شب ترسوی بزدل که جای خون اراده تو رگامه. به ترس از من، به ترس از من دیگه چیزی ندارم که ببازم. به ترس از من، به ترس از من میخوام با جرأتم رویا بسازم. به ترس از من، به ترس از من دیگه چیزی ندارم که ببازم. به ترس از من، به ترس از من میخوام با جرأتم رویا بسازم. میخوام با جرأتم رویا بسازم. بەڵێ کاک محەممەد ناوبڕێکماندا و دووبارە هاتینەوە بە وتمە پرسیارە لەبیر نەچێت. نامەوێت زۆر واردی بەحس و مەقولەی لایەنە چەپەکان بین و بۆی کە تەوەری بەرنامەکەمان بەڕاستی شتێکی ترە، بەڵام زۆریش نامربوط نین بەیەک. باس جیاد کردەوە چەپی کۆمەڵایەتی کە مەوجودە کارەکە فعالیەتەکات لەگەڵ لایەنە سیاسیەکان کە وەک حیزبە چەپەکان ئێستا هۆکاری ئەوەی کە دوورن لە یەک لەم خۆپیشاندان و لەم حاوشێوەی ناڕەزایەتیە کەم فرۆغن نەخشیان نییە بەشێکی ئیشارە کرد بە سەرکوت و ئەو وەزیەتە خەفەقانەی کە کۆماری ئیسلامی سەپانیەتی بەسەر کۆمەلگای ئێرانە و ئیجازەی فعالیەت بە لایەنە سیاسیەکان نادا. بەڵام ئایا خودی کێشەی لایەنە چەپەکانیش کە ئەوەندەی سەرقاڵی خۆیانن، ئەوەندە لە خواست و متاڵەباتی خەڵک دوورن، ئەوەندە سەرگەرمی مەسایلی حاشیەی ترن، بەشێک لە هۆکارەکانیشی بۆ فەرهەنگە ناگەڕێتەوە لە مبارزە کە بووەتە باو لەلایەن ئەم چەپانە، بەتایبەت ئەوەی منزورمە ئاستی سەراسەریە. بۆ خۆشم کردەوە ئەو دووری لە کۆمەلگا
من ئەگەر مەسەلەن کشانی سەقزم ئەگەر لە سەقز وایەتم هەموو ڕۆژێک ئەمزانی خەڵکەکەمە دیت چۆنی ژیانیان چۆنە کاریان چۆنە خەباتەکە لە سەتەکەیە بەڵام من مەسەلەن لە لەندەنەوە بۆ سەقز ناتوانم ئەو جۆرێک کە پێویستە ئاگداری و قەزیە بم ئەوە یەک یعنی دووربوون لە واقعیەتی جامعەکە لەو مەسەلانەی کە بە ڕۆژ خەڵک دەرگیری ئەمە یەک مەسەلە دووهەم نەوعێک زێهنگرایی وەختی تۆ دووریت لە ئیدەئالەکانی خۆتۆ لە ئەو شتانەی کە پێت وایە نە لە واقعیەتی جامعە کە چەنێ عەمەڵیە چەنێ عەمەڵی نییە ئەکرێ ناکرێ و مشکلاتەکەی چیەوەوانە یعنی سریە حکم ئەدەیت سریە حکم ئەدەیت کە حکمە کرێ ئیدۆلۆژیک بێ ئەکرێ شتێک بێ فیکس بێ وهركت واقعية كتطبيق بي بسر واقعيتي موجودة أو أمري واقعة تطبيقي بي بسر وشرائط ذهنية خودها أو قي كيشهاية كبي كي راستو خوب وسر سفري خلق بيوندينيا راستو خوب جيان وبسلامتي وبداهات وشي بيوندينيا أجت مناقشة لسر شتيكي نظري على شتيكي واقعي أو شهر هي إيرانية بداخل لسطح كواي الدنيا الآن مثلا أهم ولايات الدنيا هي بوتشا كان لهيج وينك الدنيا لهيج وينك الدنيا أجر بيشتريش بويانا يسيك حكومتي عنية أما أمريكا جهانية هجرتي نبي إيران نبي كردستان بداخل وتشاب لتأسدي جهانية لمقايدك خرابة وأبي بيريكي لبقاته وبخوادات شونويك ببي كتشيب كم أم وضعيته بقوريه شبي حزبية له بلام أو شبه كوملاياتية كباي لسر أرزة كردي أقل من الباريزة يا جنگ باريزة يا بو بير كاركا يا بو خويندن و پرورده و زواني كردي و بو هرشتي كاركا أو خريك كاري خويا كات چون أو درگيرة وبروج مريش أي قوري واقعيتك قوري الآن مثلا قريوت ما شايكن لعرسي هنرها لعرسي أدبياتها لعرسي موسيقى الآن مثلا لكردستان دايبني شارنية أنجمني جامعة شناسان كارنكا چند كورج أدبي تيانا به هي السينما كارو موسيقي تيانا به خوينوي زواني كردي تيانا به أو خلقة أو ني أتواني خليك كاري خويكا أم شبه حزبية أقر بتواني خوي بو شبه كوملاياتية ليك قريبات بنظري من رزقاره بيت وأكبيت موقعيتك زور مناسب تلوه نتواني لقل أو بيت يكي ويكسى ويقف تمانو وأنا بيمانيا آياليكي باشي زۆر باشە کاک محەممەد پامێکمان بەهاتووە بەڕێزێک ڕاستەکەی نادام لە کام شارەوەی ئیشاری پێ نەکردووە بەڵام مسێتی هاوڕیان ماندوو نەبن بە بڕوای من تا کاتێک ناڕزایەتیەکان خاوەن ڕابەری خۆی نەبێت و گرنگتر لە گشتی ئالتەرناتیو بۆ دوای جمهوری ئیسلامی نەبێت ئەم خۆپیشاندانە سەرکەوتوو نابێت و ئەگەری سەرکەوتوو بێت وەک ساڵی 57 لێدێت بڕوای ئێوە چییە ڕاهکارەکان چین؟ ئەمە پێوە ئەسم مەقولەی ڕەهبەری گۆڕاوە یعنی ئەگەر ئێمە فکرکەینەوە مەسەلەن ئەڵێن ساڵی 57 خومینیەک بێ و هەموو کەسێک 99% بە قەولی خۆیان 99% کەوێتە دوایەوەوانە شتی وا ڕوو ناداتی تر یعنی کەسێک بێ جامعەی ئێران ئێستا جامعەی ئێران بە کوردستانی شێوە زۆر جامعەیەکی ڕەنگینە متەنەوعە و تۆ لەباری مەسەبیەوە وایە لەباری ئەتنیکەوە کوردی تایە ئەمەی تایە لەباری چینایەتیەوە وایە جامعەیەکە لە ئێمە لە ڕبعی ئەوەڵی قەرنی 21 ناکرێت بە نسبەتی 40-50 ساڵی پێشەوە ئەو ئۆلگووەمان بێ دیارە مەسەلەی ڕەهبەری ئەهمیەتی هەیە بەڵام ڕەهبەریکەشە بێت تعریف کرێ بە نەزەری من ئایا ئەم ڕەهبەریە ڕەهبەریەکی حزبیە مەسەلەن هەیە ڕەهبەری عەمەڵی هەر الآن هەیە مەسەلەن بێژین کەسێکی وەکو وەرزشکارێکی وەکوەوە ناوی ئەبێ یا کەسێکە لەسەر ئەدەب و سینما و هونەر و ئەوانە کارەکە ئەوانە بە نەوعی بتەوێت و نەتەوێت ڕەهبەرانی عەمەڵی ئەوەی لەسەر ژینگە مەسەلەن لە مەریوان ئەو کارەی کردو ئەو مەراسمەیان بۆ گرتووەوانە ئەوە ڕەهبەرێکی عەمەڵی
منطقەی خۆی بووە شارەکەی خۆی بووە ئەنە دیارە ئەحزابیش نەخشی خۆی هەیە بەڵام من پێم وایە ئەبێ چاوێک بخشێنینەوە بە مەسەلەی ڕەهبەریە ئەو ڕەهبەریە کلاسیکە ئاوا تێکرار بێتەوە و تەغییرات و ئاڵوگۆڕی ئەمڕۆ نێرێتە بەرچاو من پێم وایە ڕەهبەریەکی کۆ ئەبێت تا ڕەهبەریەکی تاک ڕەهبەری یەک حزب نابێت ڕەهبەری یەک جەریان نابێت بە خاتری ئەوە ئەگەر هەر ئەمڕۆ ئێمە هەمە پرسیەک لە ئێرانە یان لە کوردستانە بکەین هیچ حزبێ بە تۆری مشخص 50% نایێت نیوەکە نایێت مەجبورە وەکو زۆر جامعەی پێشڕەوەی ئوروپا ئیتلافێک بکات لەگەڵ خەڵکەکانی ترا بۆ بتوانێت بەڵام ئەمە بە معنای ئەوە نییە لەیسۆ خۆتی بۆ ساز نەکەی لە دەورەی مەسەلەن شا خەڵکیان ئەمە بڕوا لەمە خراپتر نابێت بەڵام خراپتر هات ئەبێ هەر لەیسۆ تۆ بەرنامەیەکت ببێت کە ئەمنا من چیم هەرەکە ئازادیەکەم چۆنە هەر نەڵێم ئازادی معنای کەم ئازادیەکە حقوقی بەشەر کام چۆن مەسلەی ستەم مەسلەی خەڵکی کورد مەسلەی ئەم شتانە لەیسۆ مشخص بێت کە من داوای چیەکەم و بە پێی نەحەدی یەکسەری داواکاریەکان ئەو حەدیەقەلەی کە قابلی قبوڵە بوون ڕەهبەریەک پێش بێت چ لە کوردستان و چ لە شوێنەکانی تر بەڵام جیا لە ڕەهبەریەکە خاستەکان زۆر مهمە هەر لەیسۆ تەوافقێکی عمومی یا نسبەتەن عمومی یا لە بەشێکی زۆر ئابێ ئێمە بەمە کەمتر ڕازی نابین ئەمە حەدیەقەلەکانی ئێمەیە هەر کەسێکە کاک هەمام بینرە کە پرسیاری نردبوو یەکێک لە توانم بڵێن یەکێک لە خاڵە لاوازەکانی ئەم خۆپیشاندانانی باس کردووە نەبوونی ڕێخەر سازماندەر یا ئەوەی کە خۆی باسی لێکردەوە ڕێبەریەک بەڕای ئێوە خاڵی لاواز و بەهێزی ئەم دەورە لە خۆپیشاندانە چ بوو ئەگەر بە ئەو لاوازەی لە پرسیارەکانی پێشتری ئیشارە بکرد ئەوەی شارە گەورەکان هێشتا نەهاتوو ئەوەی کە ڕژین هێشتا ئەمکانی مانۆڕی هەیە ئەوەی توانێتی ئەو جۆرەی کە حەومان فرسەتی بووە کە خۆی بۆ ئامادەکە بەڵام خەڵکەکە ئاگدار نەبوون سازمانەکان ڕێکلاوەکان ئاگاداریەوە نەبوون ئەو جۆرەی کە حکوومەت خۆی بۆ سەرکردەکە سازکردە ئەمان خۆیان بۆ ئامادەکەنەوە شتێکە خۆیان دایانەتە دەرەوەوانە ئەو حەوت لاپەڕە کە بڵاویان کردێتەوە سازمانە جاسوسیەکان ئیتلاعاتیەکان کۆبوونەتەوە دیانە ئەم شتە پێش بێت و بۆ ئەو بە سەناریۆ خۆیان ئامادە کردە یەکێک لەوە ئەو نائامادەگیەی خەڵک بووە یەکێکی پەراکەندێکیەکەیەتی یەکێکی هێشتا ئێمە هەرچەند شعارهایەک هەیە عمومی ترە بەڵام شعارەکانیش 1 2 3 4 دانەی عمومی لە هەموو شوێنەکان نییە بەپێی تەجروبە و تەوان و ئەو جۆرەشتانە حتا لە بەعزەجەیەکە شعارهایەکە درێ معمولاً دروست نین ئەو شێوە مەسەلەن تۆ شەخسی بکەیت جنێو بە فڵان مەلا بیتوانە ئەوانە ئەکرێ بڵێ هێشتا ئەو جۆرەی کە پێویستە بەشە جۆرە و جۆرەکانی ناو ئەم کۆمەڵگا لە کوردستان و بیگرێت تا مەسەلەن سیستان و بلوچستان لە کرێکار و بیگرێت تا مەحدیم تا بازنشستە لە ژنان و تا بەهاییەکان لە هونەرمەند و سەر و وەرزشکار ئەمانە بێن هەرکەس بە خاستی خۆیەوە و لەسەر شتە مشتەرەکەکان کارکرد ئەکرێ زۆر خاڵی تریش باس کرێ لەمە ئەو جۆرەی کە پێویستە لە دەرۆ بڵاو نابێتەوە ئەو جۆرەی میدیایەکی قەوی ببێت کە بتوانێت ئەمە بگەێنێ بە خەڵکێکی زۆرتر بە ئینگلیسی تەرجمە بکرێت کە خەڵکێکی زۆرتر بزانن لە ئێرانە چی ئەو زەرێت چەند جمهوری ئیسلامی بە ئێسلا خەڵکی زۆرە لە دەرەوە و شتیان پێدا پۆلیان پێدا کاریان بۆ کاوانە ڕاندخارن بەوانە کارەکانی باتە پێشێ بەڵام نقطەی قووەتی زۆرە نقطەی قووەتی ڕادیکالبوونیەتی نەترسبوونیەتی دژی حکوومەتە تەوەهمیان نییە تەوەهمیان بە ئیسلاح تەڵەبەکان تەواو بووە و بە درستی تەشخیصیان داوە تا ئەم حکوومەتە نەڕوات خەڵک ئاوی خۆش ناکۆنەوە یعنی وەزبیەتەکە هەر ئاوا بێت کاک محەممەد
کاتمان تۆزێک کە ماوە یەک دوو پرسیاریش هاتوون ئەڵبەتە بەڕێزێک پرسیارێکی کردوە زۆر مەربوط بە تەوەری باسەکە نیە من لە ئاخریە لەو بینەرە وعدەدەم کە بە کاک حەمە بڵم یا لە بەرنامەهای داهاتوە ئەگەر مەجال هەبوو لەسەر ئەو تەوەرە قسەمان کرد حتمما نەزەری کاک محەممەدتان پێگەێنم. کۆماری ئیسلامی هەندێک تاکتیکی ڕەچاو کردووە بۆ ڕووبەڕەوبنەوە بە ناڕەزایەتیەکان لێک لەوانە دروستکردنی سێناریۆ و هەندێک ڤیدیۆیە کە کۆمەڵێک لە فعالینی خۆشناوی سنفە جۆراوجۆرەکان وەک مامۆسایان و کرێکاران وانەی مربوط کردووە بە دوایە نەهاتهای دەرەوە و وڵاتانی دەرەوە ئەمە بەشێکی تریەوە سەرکوندن کۆماری ئیسلامی بۆ ڕووبەڕەوبوونەوە لەم دەورەیە چ شتایەکی ڕەچاو کردووە؟ خۆی کۆماری ئیسلامی باش ئەزانێ منزەوی بووە بەڵام یەک اختلافی هەیە لەگەڵ دەوڵەتی شاه مەسەلەن سەڵتەنەت بە تعدادێکی زۆر کەمتر متەکی بوو ئەم حەسێب کە 5 ملیۆن مەلای هەیە مەلاو هێنەیە ملیۆنێک پاسدار و بەسیج و ئەوانەیە عدەیە قەمەکەش و چەقۆکەش و ئەوانەیە جاسووسی هەیە بۆ بە پوڵی نەوت و ڕاندخاری و ئەوانە ئاقازادە و چی و ئەوانەی هەیە زیاتر لەسەر ئەوانە کارەکات هەتا لەسەر خەڵکەکە ئەمە یەک چاواشەکاری زیاترەکاتە بۆی مهم نییە ئەزانێ خەڵکەکە نایانوێت خەڵکەکە بە زۆری بە سەرکوب متەکیە فیلم دروستەکە بەت باشکەنجەتەکە شتێکت پێڵێژێ من مەسەلەن عامڵی فلان وڵات و فلان وڵات هەموو خەڵکی شەزانێ وانە بەڵام ئەو کارەکە هەرەکێتی سوورەتی مەسەلەکە بسرێتەوە هەرەکێتی لەم قۆناغ تا ئەو قۆناغ جارێک بمێنێتەوە بە هیچ جۆرێ نەتەوانی هەیە نە ئیمکانی هەیە و نە ئەتوانێت وەزعەکە چ پێشی پێ بگرێ چ باشی کات نە ئەتوانێت باشی کات و نە ئەتوانێت پێشی پێ بگرێ ئەو ناتوانێت خۆی بگۆڕێ بێژە ژن و پیا و بەرابرن ئەو ناتوانێت بڵێ بەهایی حقوقی بەرابری لەگەڵ باقی خەڵکەکانە هەیە ئەو ناتوانێت مافی خەڵکی کورد بات ئەو ناتوانێت ئەعدام نەکات ئەو ناتوانێت ئازادی ئەحزاب بە وجود بێرێ ناتوانێت ڕەسانە و میدیای ئازاد ببێ هیچ یەک لەو شتانەی کە خاستی خەڵکە ناتوانێت بیکە ناتوانێت حەدی قەلی دەستنووس بە ناتوانێت ئتحادیە کارگەری بە ڕسمیت بناسێ ناتوانێت مافی معلیم بپارێزێ ناتوانێت ژینکەکە چاکە بەم دەلایل لەو بە هەزار دەلیلی تریش ئەم حکوومەتە دەڕوات مەسەلە ئەوەیە کەی ئەمیشە بە میزانی سازماندەهی بە میزانی هۆشیاری پرسیاری بینەرەکە و من پرسیاری منیشە کاتمان کەم ماوە یەک دەقەمان ماوە ئەگەر بتوانین لە یەک دقیقە دەرەنجامی ئەم خۆپیشاندانە بەرەو شوێنەوە زۆر سەختە بەڕاستی منزانی هەیەوانە بەڵام من خۆشببینم گەشتبینم بەهۆی ئەوە خەڵک ئەو تەوەهمی مەسەلیان نەماوە ئیسلامی سیاسی داعشیان دیوە هەشتی شعبیان دیوە خودی جمهوری ئیسلامیان دیوە جمهوری ئیسلامی ئەیوە من ئۆرگووەکەم چادرەکەم بۆ دنیا ئێستا ناتوانێت نان و ماکارۆنی تەمین بکات ناتوانێت پێش بە دەرزی کۆرۆنا بێرێ ناتوانێت کاری ئیجاد کات ناتوانێت هیچ کارێکی جدی بکە بۆ خەڵکە بەم دەلیلە ئەم ڕژیمە ناتەبایە لەگەڵ مێژوو لەگەڵ تاریخە دژی علم و ئەوانەیە بەرئەساسی جەهل و خوراافەیەکە لە قەرنی 21 علم پیرۆزە جەهل و خوراافە بەڕاستی تیاچێ بەڵام کەی تیاچێ هیوادارم زووتر بێت زۆر سپاس دیارە پرسیارەکەی من تۆزێک جوابی زیاتری ئەویست بەڵام کاتمان نەماوە بەدەستەوە زۆر سپاس بۆ بینەرانەی کە پەیامیان نرد بینەرێکی زۆر ئیبراز محەبەتیان کردووە بەدەست بە جەنابتان بەتایبەت لە شاری سەقزەوە سپاسیانەکەین من دوایە سڵاوەکانیان پێگەێنم حتمما سپاس بۆش کە لەگەڵمان بوون سپاس بۆ کاک محەممەد دووبارە تا بەرنامەی ئایندە و ڕۆژی جمعی داهاتوو بەرنامەی ڕاوێژێکی تر بژین بە شادی و کامرانی